بۆچی دەست پێکردن لە سەرەتادا وەکو شاخ گەورە و قورسە بەڵام لە دوایە ئەبێت بە بەردێکی بچووک. السلام عليكم ورحمة الله وبركاته برایان و خوشکانی ئەزیزم ئەم کاتە هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و بەڕەکەت. طبعاً ڤیدیۆ ئەم جارەمان زۆر جیاواز و تایبەتە کە باس لەوە ئەکەین بۆچی دەست پێکردن هێندە شتێکی قورسە لە لامان. کاتێک ئەتوێت دەست بکەیت بە سعیکردن، دەست بکەیت بە خوێندن، بۆچی زۆر لە لات قورسە. ئەگەر تۆش خوێندکارێکیت و هەست دەکەیت کە خوێندن وەکو ئەم بەردە گەورەیە شانی شکاندوویت لەسەر شاشەکە وێنەکەیمان بۆتان داناوە، ئەوە ئەم ڤیدیۆ بۆ تۆیە تاوکو کۆتایی لەگەڵمان بە باسی ئەم بابەتەتان بۆ بکەم. زۆر جار مێشکمان فێڵمان لێ دەکات و شتەکان زۆر بە گەورە نیشان ئەدا لە بەرچاومان و بۆ ئەوەی کە ئەم ترسە بشکێنین و زۆر بە ئاسانی دەست پێ بکەین پێتان ئەڵێم کێشەی ئێمە چییە و چۆنیش چارەسەری بکەین. ئەم وێنانە هی ڕۆبێرتۆ فێرێرۆیە، نووسەرێکی ئەڵمانیە. ئەوەی کە ئینسان ئەوێ لە چەند خولەکێکە یان لە چەند سەعاتێکە تعبیری بکات ئەو تەنها لە وێنەیەکە بۆی کۆکردوویتەوە. ئەگەر سەیری وێنەی یەکەم بکەین ئەبینین بریتێ لە گەورەترین کێشەی ئێمە. مێشکت وا وێنەشتەکەت بۆ ئەکا کە بەردێکی زۆر گەورەیە، ئەو بەردە بەسەر کەوتووە ناتوانانی کۆنتترۆلی بکەیت. کاتێک بیر لەو ئەەکەیتەوە کە بچی سعی بکەیت دەست بکەیت بە خوێندن، بەڵام مێشکت شتەکەەوە لەبەر چاوت گەورە کە ئەڵێ ئەم هەموو دەرسە ئەم هەموو سعیکردنە بەڕاستی شتەکە زۆر قرس دەرئەکەوێت. کاتێک ئێمە زانیاری تەواومەنی لەبارەی ئەو ئەرکێکەوە بە ئەنجامی بدەین لەبارەی ئیمتحانەکان لەبارەی خوێندنەوە شتەکە زۆر گەورە و ناخۆش دەرئەکەن وا هەستەکەی کە توانای ئەنجامدانێت نییە، ناتوانانی شتەکە بخێتە ژێر کۆنتترۆڵی خۆتەوە و دەستی پێ بکەیت. بەڵام لە وێنەی دووهەمە کاتێک کە پلەن بۆ شتەکاندا ئەنەی، یعنی کاتێک تۆ دەست پێ ئەەکەم پلاندا ئەنێم ئەمە حەوت دەرسم هەیە، کات بۆ هەمویاندا ئەنەی بەشەکان دیاری ئەەکەی کامیان قورسترینە، کامیان مامناوەندە، کامیان ئاسانە. کاتێک دەست کرد بە پلاندانان بۆ بابەتەکە ئەبینی شتەکە تا ڕادێک لە بەرچاو تا بچووکتر ئەبێتەوە، تا ڕادێک ئەتوانی کۆنتترۆل بەسەریا بشکێ. هێشتاش هەر گەورەیە بەڵام تا ڕادێک بچووکترە لە چاو ئەو وێنەی یەکەم. کاتێک دەستت کرد بە پلاندانان بۆ ئەو ئەرکێکەوە لەسەر تو ئەبێ جێبەجێ بکەیت، بۆ نمونە کاتێک دەست کرد بە پلاندانان بۆ ئەو وانانی کە ئیمتحانت هەیە، ئەو دەرسانێکەوە بەسەر چاکەڵەکە بووە ئەو مەنهەجەی کەوانت کردووە، ئەبینی بە پلاندانان شتەکە بچووکتر ئەبێتەوە. زۆر بە خۆشحاڵی و لە کۆتاتی ئەگەین لەوەیکەوە ئەمە تەنها ترسێکی بێمانە بوو لە مێشکمانە شتێکی ئاوا لە بەرچاومان گەورە کردبوو. بەڵام کاتێک کە دەستمان پێکرد ئەبینی شتەکە زۆر لەوە سادەترە کە ئێمە بیرمان لێ ئەکردەوە و ئەم ترسە گەورەیەکەوە لەسەرتا پێش دەست پێکردن هەتا کاتێک کە پلانت بۆی دانا و دەستت پێکرد ئەبینی شتەکە زۆر ئاسانە، بەو ڕادێش قورس نییە کە ئێمە خەیاڵی بۆ ئەەکەین. کاتێک دەست کرد بە سعیکردن دووسێ پێناست لەبەر کرد و هەنێ پرسیارت شیکار کرد ئەبینی شتەکان زۆر ئاسان ئەبێتەوە و دەست پێ ئەەکەیت بێ ئەوەی هەست بکەیت هیچ قورسێک لەسەرتە، بەڵکو هەموو شتەکان لەژێر کۆنتترۆڵی خۆتدایە و بە ئاسانی جێبەجێ ئەەکەی. زۆر جار ترسی ئێمە لەوەدایە کە نازانین چۆن دەست پێ بکەین، چۆن کارەکە ئەنجام بدەین. بەڵام کاتێک ئەم بیرکردنەوەنت کرد بە کردار تەنها بیر لە شتەکان نەکەی و بەڵکو کردارێک ئەنجام بدە، ئەم زەختە زۆریکەوە لەسەرتە کەمتر ئەبێتەوە. مێشکتان هەڵبخەڵەتێنێت بڵێ تەنها 5 خولەک سعی ئەەکەم. زۆر بە کورتی ڕاستیەکە ئەوەیە کە کارەکان قورس نین، تەنها دەست پێکردنیان ئازایەتی ئەوێ. ئەم بەرزە گەورەی کە لە یەکەم وێنە بۆماندانن ئەبینین لە وێنەی کۆتاییە بووە بە تۆپێکی بچووک. خۆتان بەو هەڵمەخەڵەتێنن کە بڵێ ئەو ئەرکێ لەسەرما قورسە و لە توانای مندانە، بەڵکو تەنها دەستپێکردنەکە قورسە لەسەرت و زۆریش گرنگە ئەو کارێکە لەبەردەستە بیکێتە چەند بەشێکی بچووکەوە. کاتێک ئەتەوێت هەمووی بیکەوە ئەنجام بدەیت ئەبینی قورسە و ناشتوانانی ئەنجامی بیت، بەڵام کاتێک کردت بە چەند بەشێکی بچووکەوە ئەوە ئەنجامدانی زۆر ئاسانتر ئەبێ. لێ کاتا ڕەنگە ئەنجامدانی قورس بێ، بەڵام کاتێک کە تۆ کردت بە چەند بەشێکەوە ئەنجامدانی تا ڕادەیەک ئاسانترە. ئینجا کۆچە ئامۆژگاریشم بۆتان ئەوەیە کە هەر لە دوورۆ سێری شتەکان نەکەن، بەڵکو وردە دەست پێ بکەن و شتەکان دابش بکەن بەسەر بەشی بچووکدا. و ئەگەر ئەم ڤیدیۆتان بەدڵ بوو لایک و سەبسکرایب چەناڵەکەتان بیر نەچێت. چەناڵی مۆم ئامادەیە بۆ پێشکەشکردنی باشترین و بەسووترین بابەتەکان بۆ ئێوەی ئازیز. تا ڤیدیۆی داهاتوو بە خوای گەورەتان ئەسپێرم هەر سەرکەوتوو بن.